سائبی کوڕی ئەقرع ڕەحمەتی خوای لێبێ هاتە خزمەتی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ فەرمی ئەی ئیمامی عومەر مزگێنی بێ لێت لە جەنگی نەهاوەندا موسڵمانان سەرکەوتوو بوون یەکێک لە معرەکەکان جەنگەکان نەهاوەند بوو لە بین موسڵمانان و کافرەکاندا بەڵێ مزگێنیدا بە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ ئێمە سەرکەوتوو بین ئەلحەمدولله ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ فەرمووی ئەی سائب نوعمانی کوڕی مقرین تۆی نارد بۆ لای من چونکە ئەو قایدی ئەو جێشە بوو سەرکردەی ئەو جێشە بوو کە جەنگی نەهاوەندیان کرد وتی نەوەڵا نوعمانی کوڕی مقرین ئومێدم وایە لای خوا بە شەهید قبول کرێ شەهید کرا و کوژرا سەرکردەکەمان کوژرا فڵان و فڵان و فڵان کوژرا لەو جەنگەدا هەندێک کەسی تریش کوژران تۆ ناناسی ئەی ئیمامی عومەر کوژران لە موسڵمانان کەسانی بەهێز و بەقووت و بەناوبانگ بەڵام تۆ ناناسی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەستی کرد بە گریان فەرمووی فبكى عمر وقال وما ضرهم ألا يعرفهم عمر إن الرب عمر يعرفهم جا چی زەرێک بۆوانە ئەگەر عمر نەیاناسی خۆ خوای عمر دەیاناسێ با من نەیاناسم ئەو کەسانی کە لە پێناو خوادا کوژراون بەخوا زەرەریان پێ ناگەیەنێ چونکە ئەوان خوای عمر دەیاناسێ کەواتە ئەوە ئاگادار بە با ئیمامی عومەر نەیاناسی مەشهوور نەبوو بێتە لای ئیمامی عومەر گرنگ ئەوەیە لای خوا ناوبانگیان هەیە جا لە کۆتاییدا دەڵێم با ناوبانگی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین بە خراپەکانمان بە حرام خواردن بە غەش و خیانەت بە فێڵکردن بە دوورکەوتنەوە لە نوێژ و عیبادەت و خواپەرستی با ناوبانگ و شوهرەی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین بەڵکو ئینشاڵڵا جوانی بکەین بەڵکو هەموو کاتێک لە ئاسمان بە چاکە ناومان ببرێ یا رب العالمین لەو کەسانمان بگیڕی یا رب العالمین ئامین